خوێندکاری ژیر بە هیوای کاتە چ خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 35 لە لاپەڕە 35ش گەیشتمە بەشی شیکاری پرسیارەکان بەکارهێنانی پێدراوەکان لە ڕاهێنانی 27 تا 29 خشتەکە کەرستەکانی کە هەنا لە هەر 100 کیلۆگرام لە خاشاک نیشان دەدا. ئەوەتە خشتە باسی خاشاک ئەو شتانەی کە فڕی دەدەین جۆری خاشاک بارستایش لە دەستی چەپ نووسرایە بە کیلۆگرام. یەکەم شت پاشماوەی خواردەمەنی کە 8 و 6 لە 10 کیلۆگرام. ئەو جا خاشاکی وێنە گشتیەکان 74 لە 10 ڕۆژنامە 7 و 9 لە 10 پەڕە کاغەز 38 لە 10 کانزاکان 9 و 2 لە 10 شوشە 5 و 2 لە 10 کەرەستەی تر 29 لە 10 کیلۆگرام. دوو پرسیار هەیە. پرسیاری یەکەم 27 پرسیاری 27 نزیکەی چەند کیلۆگرام ڕۆژنامە و پەڕە کاغەز هەیە لە هەر 300 کیلۆگرام. پێدراوەکان لە 100 کیلۆگرامە. ئێستا لە 300 لەمە دەوێ با بچین بزانین چ بکەین. ڕۆژنامە و پەڕە کاغەز کامە ڕۆژنامەیە و کامە پەڕە کاغەزە دەبی کۆیان بکەینەوە هەردووچیان چونکە لە ڕۆژنامە و پەڕە کاغەز واتە 7 و 9 کۆی بکەمەوە لەگەڵ 38 لە 10 چونکە بە نزیکەی لەبەر هەندێ ئەمن ژمارەکان نزیک دەکەمەوە ئەو جا دەیان نووسم 7 و 9یەکە دەتوانم بکەمە 10 نزیکە لە 10 30 و فاریزە 8 نزیکە لە 30 کۆیان دەکەمەوە دەبن بە 40 هەردووچیان 40 کیلۆگرام لە 100 کیلۆگرام واتە ئەوە لە 100 کیلۆگرام. ئەمن پرسیارەکەم داواکراوەکەم لە 300 کیلۆگرامە. 300 چەند جار زۆرترە لە 100 سێ جار لەبەر هەندێ ئەو چلەی دەبی بینم جارانی سێی بکەم بزانم چەند کیلۆ دەردەچی 120 کیلۆ دوایە گرام لە 300 کیلۆگرام خاشاک کەواتە وەڵامەکەم وەڵام 120 کیلۆگرام وەڵام 120 کیلۆگرامە لە 300 کیلۆگرام لە ڕۆژنامە و کاغەزەکانی تر. ئەو پرسیارە تەواو بوو. دەچمە لای پرسیاری ژمارە 28 پاشماوەی خواردەمەنی نزیکەی دیسان نزیکەی چەند کیلۆگرام زیاترە لە شوشە لە هەر 500 کیلۆگرام. با ئەمن جارێ لە 100 کیلۆگرام بزانم خواردن چەند زیاترە لە شوشە ئەو جە دوایە دەچمە لای 500. تەماشای خواردەمەنیەکان دەکەم 8 و 6 شوشە 5 و 2 8 و 6 کەم بکەمەوە لە 5 و 2 8 و 6 8 و 6 کەم 5 و فاریزە و 2 ئەگەر بە خەمڵاندن بی هەشتەکەی دەکەمە 9 5ەکەش هەروەکو خۆی 9 5 لێ بڕوە یەکسانە بە نزیکەی 4 کیلۆگرام زیاترە خواردەمەنی زیاترە بە 4 کیلۆگرام لە هەر 100 کیلۆگرام خاشاک ئەدی لە 500 کیلۆگرام چونکە 500 5 جار زیاترە 5 ئەوەندەی سەدا ئەو چوارەی خۆم دەینم جارانی 5 دەکەم دەکاتە 20 کیلۆگرام 20 کیلۆگرام. وەڵامەکەم چ دەبی؟ وەڵامەکەم 20
کیلۆ بە نزیکەی 20 کیلۆگرام پاشماوەی خواردەمەنی زیاترە لە شوشە لە هەر 500 کیلۆگرام لە خاشاک. ئەوە وەڵامەکە تەواو بوو. پرسیاری 29 کار ناکەم، دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. دەتوانی پرسیارەکان بکە لە کۆمنت دانێ، ئەمن دەتوانم وەڵامیان بدەمەوە. دێمە لای پرسیاری بابەتی پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری سی. بەهای ڕەنووسی 8 لە ژمارە 342 ژمارەی تەواو 285 لە هەزار بنووسە. بەهای هەشتەکەی بنووسە. گوتمان کە بەهای شتێک دەنووسین هەموو ئەوانی دی دەبنە سفر، هەموو ڕەنووسەکانی دەبنە سفر، تەنیا ئەو ڕەنووسەی بەهایەکەی دەنووسین دەمینێتەوە. بەڵام هەموو سفرێک گرنگ نییە، کەواتە ئەو سفرانەی گرنگ نینە لێرە دەیان سڕمەوە، تەنیا ئەو سفرە گرنگە دادەنێم کە هەز دەکەم گرنگە، تەنیا ئەوەندە بەسە. کەواتە بەهایەکەی 8 بەش لە 100 بەش. دێمە لای ئەو پرسیارانە. ڕیزکردن لە بچووکترینەوە بۆ گەورەترین، واتە چار ژمارەتەیە، هەرە بچووکەکەی لە دەستی ڕاست بنووسە، پاشان لەو گەورەتر و لەو گەورەتر هەرە گەورەکە لە دەستی چەپ. لێرە لە هەمویان بچووکتر کامەیە؟ لە هەمویان بچووکتر ئەو ژمارەیە، لەبەر ئەوەی لە لای ڕاستی فاریزە دەست پێ دەکەین کامە لە هەمویان بچووکترە، ئەو دووە لە چەپی فاریزە هەمویان وەک یەکن، دوو 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 دوو، ناتوانین هیچ بکەین. دەست پێ دەکەین لە پاش فاریزە، لێرە ئەوە دووە، ئەوەش پێنجە، ئەوەش سێە، ئەوەش هەر پێنجە، کەواتە دووەکە لە هەمویان بچووکترە، دوایە سێیەکە، کەواتە یەکەم ژمارەکە لە هەمویان بچووکترە ئەو ژمارەیە. دەینووسی لە دەستی ڕاست کە ئەو تەواو بوو، کامە ژمارەی دەنووسی؟ ئەو ژمارەی دەنووسی پاش ئەو جدوایە لەو ژمارە و لەو ژمارە کامە بچووکترە؟ 23 هەیە لەگەڵ 32 لێرە، 23 لێرە 32، 23 کە بچووکترە، کەواتە کووە؟ لێرە ئاوها، ئەو جدوایە ئاوها، واتە سۆرەکە، شینەکە، زەردەکە، سەوزەکە لە هەمویان گەورەترە. ئەوە تەواو بووین. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 32. پرسیاری ژمارە 32. دوو ڕەنووسم هەیە لە پێش فاریزەی، پاشان سێ ڕەنووسم هەیە لە پاش فاریزەی، واتە لە دەستی ڕاست، کەواتە ڕەنووس بە ڕەنووس لێکیان دەردەکەم. لە دەستی ڕاست دەست پێ دەکەم، 7 پێنجی لێ بڕوە یەکسانە بە 2، 1 سفری لێ بڕوە یەکسانە بە 1، 8 لێ بڕوە یەکسانە بە 0. فاریزەکە دێتە خوارەوە هەروەکو خۆی، ببورن تێکەڵ بوو لەگەر ژمارەکانی دی. 20 19 لێ بڕوە دەکاتە 1، کەواتە 1 ژمارەی تەواو 12 لە 1000. ئەو ژمارەیەم بەدەست هێنا، 1 ژمارەی تەواو 12 لە 1000. ئێستا باوانە هەندێک ڕەشکەمەوە ئەوها تێکەڵ نەبن هەتا بچمە لای پرسیارێکی نوێ لەو پرسیارانەی کە هەیت. پرسیاری 33. 25801 دابەش 23. 25801 دابەش 23. لێرە وەک دەبینن دابەشەکەم ئاوا کردیە. خوێندکاری ژیر ئەگەر دەتەوێ تەماشایەکی بکە، ئاوهایە دابەشەکەی من بە دوور و درێژی، بەڵام هەموویم گەیشتمە دوو ژمارە پاش فاریزە و ڕاوەستام، چونکە هەز دەکەم ئیدی پێی ناوێ هەتای هەر دابەش بکەم، هەز دەکەم بەسە دوو ژمارە پاش فاریزە، کەواتە بووە
1121 فاریزە 78 بەش لە 100 بەش لە کاتی دابەشکردنەکە بە دوور و درێژی. ئەوایە ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکانم. گەیشتیمە کامە پرسیار گەیشتمە پرسیاری 34. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. بەهای پیتی جاران 32 بدۆزەوە کاتێ پیتی یەکسانە بە 426 واتە 426 جارانی 32 بکە. 4 هەڵبژاردەش هەیە، ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوەش 4. کامە ڕاستە؟ بێگومان خوێندکاریژیر زۆر جار دەتوانین بخەمڵێنین کامە ڕاستە. لەبەر کو دەخەمڵێنین؟ واتە 32 جارانی 426 دەکات چەند؟ یەکەم ڕەنووس کە جارانی دەکەین بێگومان ڕەنووسی 2 جارانی 6 دەکەین. ڕەنووسی یەکان 2 جاران 6 یەکسانە بە 12 واتە ئەنجامی لێکدانەکەمان لە لای ڕاستی دەبی ژمارە دەبی ڕەنووسی 2 هەبی. لێرە 2 هەیە، لێرەش هەر 2 هەیە، لێرەش هەر 2 هەیە، بەڵام لێرە 2 نییە کەواتە ئەو ژمارەی لە ئێستاوە هەڵەیە. ئایا ئەو 472 دەبی ڕاستبی؟ بێگومان نە، چونکە بەخۆی یەک لە ژمارەکان 426 426 دابەش 32 هەرگیز ناکاتە 472 کەواتە ئەوەش هەر هەڵەیە، 2 هەر هەڵەیە. ئێستا مایە ئەو دوو ژمارەیە کامەی لەو دوانە ڕاستە؟ ئایا ئەوە یان ئەوە؟ زۆر زۆر لە یەک نزیکن هەردووچیان، لەبەر هەندێ ناتوانین بخەمڵێنین، دەبی بچین لێکدانەکەی بە شێوەی دوور و درێژ ئەنجام بدەین. ئەمە لێرە لێکدانەکەم ئەنجامدایە، خوێندکاریژیر تەماشاکە. 426 جاران 32 کردیە 13632 کەواتە کامە ڕاستە لێرە؟ ئەوە ڕاستە، 16632. لێرە وابزانم هاتینە کۆتایی ئەو هەموو لاپەڕەیە، چونکە لەوانەی ڕابردووش بەشەکانی سەرەوەم شیکار کردبوو. تەواو بووین لەو لاپەڕەیە خوێندکاریژیر، لەبەر هەندێ دێمە کۆتایی ئەوانەیە. لەوانەی داهاتوو لاپەڕە 36 شیکار دەکەم هەتا ئەو کات هەر بژی.